جاری سەرخێڵ هاوڕێ مامۆستای زانکۆ و پسپۆڕی ئاویژێر زەمین. مامۆستا سڵاو لێبێ بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونن. هەروەکو ناونیشانەکەشا هەیە ئایندەی ئاوی ژێرزەوی لە کوردستاندا بەرەو کوێ دەچێت؟ پێم خۆش بوو سەرەتا وەکو پێناسەیەک و بێرهێنانەوەیەک بۆ ئاوی ژێرزەوی. ئاوی ژێرزەوی بریتێ لەو ئاوە سروشتیەی کە لە نێوان پێکهاتە و دەنگکۆڵەکانی پێکهاتە جۆلۆجیەکانە هەیە، واتە چینەکانی زەویە هەیە. ئەمە بەنسبەت ئاوی ژێرزەوی لە کوردستاندا لە هەموو جیهاندا بە شێوەیەکی گشتی بەرەو کێشەی دروستبوونی ئاوی ژێرزەوی و کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی ڕۆین، بەڵام تا ئەم ساتی ئێمە تیاین لە کوردستاندا ئاوی ژێرزەوی لەژێر ئەو مەترسێ زۆرەدا نییە. ئاستی ئاوی ژێرزەویمان بە شێوەیەکی گشتی باشە و خەزنێکی باشمان هەیە. تەمان ئاوی ژێرزەوی کوردستان جگە لەوەی ئێمە کە دەوڵەمەندین بە ئاوە ژێرزەویەکە ئاوێکی سازگار و شیرینە، واتە ئەشێ بۆ خواردنەوە و تەندروستە. زۆربەی تایبەتمەندیە بەس لاوی ژێرزەوی کوردستان هەیە. تاوان ئاوی ژێرزەوی لە هەموو جیهاندا خۆی ڕێژەکەی زۆر کەمە. ئەگەر بەراوردیکەین بە کۆی گشتی ئاوی با بڵێن سەرزەوی و ژێرزەوی تقریباً ڕێژەی 0.75 هەموو ئاوی سەرزەوی و ژێرزەوی تەنها ئاوی ژێرزەوی پێکێنێ کە ئاوی شیرینە. بەڵام لە کوردستاندا ئەو پێکهاتە جۆلۆجیانی کە هەمانە و جۆری خاکەکەی با بڵێن بە شێوەیەکی گشتی واکات ئەم ئاوە کە شیاو بێ بۆ خواردنەوە، سازگار بێ بۆ خواردنەوە، و لە هەمان کاتیشدا ئەو سەرچاوانەی کە ئەبنە هۆی پیسبوونی ئاوی ژێرزەوی کەمن لە ئێستا، چونکە ئێمە وڵاتێکی زۆر پیشەسازی نەبووین تا ئێستا و پاشەڕۆ پیشەسازەکان و ئەو پاشەڕۆی شارەکان بە شێوەیەکی زۆر نیمانە، ژمارەی دانیشتوانمان زۆر نییە تا بێتە هۆی پیسبوونی ئاوی ژێرزەوی بە شێواژێکی زۆر کە بڵێن ئاوی ژێرزەوی ناسازگارە یاخود نەشیاوە بۆ خواردنەوە. باس لەوە کرد لە جیهان بەگشتی و ئەکرێ بڵێن لە کوردستانیش کەمێک ئاستی ئاوی ژێرزەوی دابەزی و بۆچی دابەزیانی ئاشتی ئاوی ژێرزەوی هۆکارەکانی چین بۆ کەمەکە؟ بەسکێڵێکی گەورە سەیری بکەین ئاستی ئاوی ژێرزەوی بەهۆی گۆڕانی کەشوهەوا و زۆر بەکارهێنانی ئاو و هەروەها ئیدارە نەدانی ئاو. ئەم سێ خاڵە زۆر سەرەکین بۆی کە ئاستی ئاو دابەزێت. تاوان گۆڕانی کەشوهەوا تەنها لای ئێمە نییە. گۆڕانی کەشوهەوا ئێستا بۆتە هۆی بە شێوەیەکی بەربڵاو و خێراو و بە قووەت، واتە بە ئاشکرا ئەیبینیت کە ڕووەدا. و لە هەمان کاتشا خواز لەسەر ئاوی ژێرزەوی لە ڕێی پرۆژە تایبەتەکان لە ڕێی هاوڵاتیان حەزەکەن لە ماڵەکانی خۆیانە خاوەندارەتی بیرەکان بکەن، خاوەندارەتی کانیا و سەرچاوەکان بکەن. یعنی ئەمەش بۆتە هۆی کە ژمارەی دانیشتوان زیاد دەکات، ڕێژەیەکی زۆر ئاستی ئاو دەرهێنێت کە بێتە هۆی دابەزینی ئاستی ئاو و هەروەها ئیدارە نەدانی ئاو، کە ئەمەش هەرچێتە ئەوەی کە هاوڵاتیان مەسەلەن پێویستی بە بڕێکی زۆر ئاو نییە کە بەکاری هێنێت، ئەکرێت لەو بڕەکەمتر بەکاربێنێت و پێداویستەکانیشی بە شێوازێکی گشتی دابینکە. بەڵام گۆڕانکاری کەشوهەواکەوەی ئێستایی بینین لە کوردستانیشدا کە ڕێژەی دابارین لە شوێنێکەوە بۆ شوێنێکی ترەگۆڕێت، لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی ترەگۆڕێت. تەوان لە کوردستان ئێستا گەر چەند قەزایەک بنمونە وەرگین بۆ نەقەزای دوکان پارساڵ ڕێژەیەکی کەم بارانباری لە چاو هەندێک ناوچەکانی تر، بەڵام ئەم ساڵ ڕێژەیەکی تقریبا نتوانم بڵم ئەوەندە و نیوی پار زیاتر باری ئەگەر لات بێ بە ڕێژەکە زۆر باشترە. و قەزاکانی تریش هەندێک قەزامان هەیە بڵێ 183.2 میلیم بەستا ئەم تۆقیتە باریوان ئەمەش ڕێژەیەکی زۆر. بەڵ پارساڵ کەمتر بووە لە دوکان. تاوان لە سلێمانیش تقریبا ئێستا لە هەمان ئاستا ئەگەر داتاکان هەر هەستی ئەمەش دەتوانین سوودلەوەی کۆی گشتیەکە هەموو نووسراوە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بۆ ئەم بەروارەمە بەستمانە تا پارساڵ ئەمە ئێستا کۆی گشتی سنتەری سلێمانی 229.5 میلیم باران باریوانی ڕێژەیەکی زۆر باشە بۆ بەڵێ تقریبا پارساڵ 233 بووە تام تۆقیتە تام تۆقیتە 233 بووە. ئەمەش ناڵم ڕێژەی ئێستا هەر لە ناو شاری سلێمانی ئەمە سنتەرەکەیت یانەگە بگەڕێ بۆ نمونە لە ڕانیا 465 ئەگەر بۆ کۆی گشتی پارێزگاکە وەرگی زۆرتر. بەڵێ هەر لە ناو شاری سلێمانیشە با بڵێن ئەگەر لە گەڕەکانی کازیوە و قرگەوە وەری بگرین بۆ ڕاپەڕین و تاسڵ و جەوانە
ڕێژەی دابارینەکە فەرقی کردو لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر دەبەن ئەمەش بەڕاستەوخۆ و ناڕاستەخۆ پەیوەندی بە ئاوی ژێرزەوی هەیە بۆی ئەکرێت لە هەندێک شوێن ئاستی ئاوی ژێرزەوی زیاتر بوژاوەتەوە لە هەندێک ناوچە ئێستا بینن مەسەلەن چەمەکانمان بوژایەوە بەڵەکانی ئاوەکانمان بوژایەوە لە هەندێک شوێن هێشتا لەوانەیە هەندێکانی و ئەوانە نەبوژابنەوە کە ئەمەش هۆکارەکەی بەشێکی زۆری جیاوازی لەم دابارینەیە و جیاوازی لە دابارینیشە بەهۆی گۆڕانی کەشوهەوە وای کردوێنی لە ساڵانی ڕابردووە لەوانەیە هەندێک ناوچە بنمە پارێزگای سلێمانی گەر باران بۆە لە ڕۆژەکە هەموو ناوچەکە بارانە باری و بەسەریا بەس ئێستا وای لە هاتو سەرەکەی لە گەڕێکی بۆ گەڕێکی تر ڕێژەی دابارینەکە جیاواز ئەبێت. مامۆستا چۆن بتوانین سوود لە ئاوی ژێرزەوی وەربگرین و ئایا هیچ زیانێک دەگەێنێت ئەگەر بێت و بە ڕێژەیەکی زۆر ئەم ئاوە بەکاربهێنرێت؟ بەڵێ ئەمە خۆی چێتە چوارچێوەی ئیدارەدانی ئاوە واتە بەڕێوەبرنی ئاو بەڕێوەبرنێکی باش لە بەکارهێنانی ئاستی با بڵێن ئاوی ژێرزەوی سامانی ئاوی ژێرزەوی ئەبێتە هۆی ئاسایشی خۆراک لە وڵاتەکە ئەبێتە هۆی ئاسایشی کۆمەڵایەتی ئاسایشی نیشتیمانی تاوان ئێمە ئاوی ژێرزەوی بۆ زۆر مەبەست بەکارێنین بە تایبەتی لە کوردستاندا بۆ پرۆژە کشت و کاڵەکان و پەلەوەرەکان و ئاژەڵداری و ئەمانە بەکارهێنن لە کاتێکدا ئێمە دەوڵەمەندین بە ئاوی سەرزەویش وەکو دەریاچەکان و ڕووبارەکان و چەمەکان ئەکرێت ئەمانە وەکو جێگرەوە بەکاربێنن بۆ ئەوەی ئاسی ئاوی ژێرزەویمان وەکو خۆی بمێنێتەوە دەبەن ئەو ئاوە ژێرزەوی کە ئێمە هەمانە ئاوی ژێرزەویش با بڵێن تەمەنی هەیە یعنی ئەکرێت مەسەلەن لە تەبەقەکانی خواردتر ئەوانێک کە لە قوڵاییان تەمەنیان زیاتر بێت و ئەو تەبەقانی کە لە ژێر زەوین یاخۆت نزیکن لەسەر زەویە تەمەنیان کەم بێت و ئەو بارانی کە ئەچێتە خوارەوە مەسەلەن ئەم ساڵ بەکارهێنیتەوە یاخۆ ساڵی داهاتوو بەکارهێنێتەوە کاتە تەمەنەکانی جیاوازی کەمبوونەوەی ئەو ئاوە مەترسی کەمبوونەوەی ئاستی ئاوی ژێرزەوی ئەوەیە تۆ خەزنت کەمەکە چونکە ئێمە ڕووبەڕووی مەترسی گۆڕانی کەشوهەوا بووین کە یەکێک لەوان ئاوی ژێرزەویە باش ئێمە لە کاتێکە کە ئاوی سەرزەویمان هەیە و جێگرەوەی ئەتوانین بەکاربهێنین بۆچی ئەو سامانەی کە هەمانە لە ژێرزەویە بەکارهێنین با نمونەیەک باسکەین بۆ هاوڵاتیان ئەم ساڵ با بڵێن لە هاوی نبینیمان بیرەکانی ناوچەی سیتەک و مێرکەپان و دەشتی پیرەمەگرون و زۆربەی ناوچەکانی کوردستان هەندێک لە بیرەکان وشی کرد ژمارە ئەم ئەگەر بێت و ڕێژەیەکی کەمتر لە ئاوی ژێرزەوی دەربهێنین و بەکاری بهێنین و جێگرەوەکان بەکاربهێنین ئەبینین بیرەکان وشک ناکەن و پێداویستی هەمووشمان بەیەکەوە دابینەکەن و مەترسیشمان لەسەر کەمترە بێت. زۆر باشە مامۆستا ئێستا ڕەنگە زۆرێک لە بینەران ئەم پرسیاریان لا دروست بێت تۆزێک بارانە بارێت کانیاوەکانە تاقن ئایا ئەم بارانەیە هۆکارەکەیەتی یا خۆت بۆ نمونە کانیەک ئێستا با بڵێن لە گەڕێکی تازیوە زین وە بێتەوە بژێتەوە بە کاریگەری بارانی ڕاستەخۆی ناوچەکەی یا خۆت چەند کیلۆمەترێک دەوروبەری یا خۆت کاریگەری ناوچەکەی زۆر فراوانترەتی زۆر جاخۆگەرم هەموو بارانە بارێک کۆکێنەوە ڕەنگە با بڵێن ئەوە 20 تەنکەر بوو کەچی کانیەکە ڕۆژی تایوەرە ڕەنگە 10 تەنکەر ئاو بڕوانێ گۆڕان تۆزێک تێگەیشتن لەمە بۆ ئێمە کە لە پسپۆڕی ئاونین ئاسان نەبێت چ ڕزیفۆنکردنەوەی کتێ بووە بەڵێ خۆی ئاوی ژێرزەوی کانیا و کارێزەکان ئەمانە سێ سەرچاوی سەرچین کە لە ڕێی باران و بەفرەوە تەغزی ئەبنەوە تە پڕە بنەوە تەمان کاتێک بارانە بارێت هەندێک ناوچە پێک هاتە جۆلۆجیەکەی وایە ڕاستە ئەم ئاوە ئەچێتە خوارەوە ینی وەکو بڵێ ئەچۆڕێتەوە بە شێوازی فیلترێشن ئەچێتەوە ژێر زەوی و لە شوێنێکە ئەگەر کانیەکە نزیک بێت ئەگەر ئاستی ئەو لەو شوێنایە بەرز بێت ڕاستە خۆیەتە دەرەوە بەڵام ئەکرێت بڵێت ئەو بارانەی کە ئەبارێت ڕاستەخۆ هەمووی نایەتەوە ناوکانیاوەکان بۆیە ئێمە خەزانەکان ئەو ناوچانی کە تەغزیەکات بە تایبەتی لە ناوچە شاخاوەکان ئەو شوێنانی کە بەرزن ئەو تەبەن ئاڕاستەکەی وایە لە بەرزاییەوە بۆ نزمایی ئەڕوات لەو شوێنانە با بڵێن تەغزیە بنەوە بەهۆی باران و بەفرەوە و بە شێوازێک دوورمەوداش جاری وایە ئەڕۆن بۆنە لە ناوچەی ئەزمەر لەوانەیە زۆر جار لە کانیاوەکانی بەشی خوارەوە ئیشارە سوودی لە وەرەگری دیابیرەکان ئەبینین ئەمەش جۆری خەزانەکە دەورە بین ئایا خەزانەکە لەکوێوە تەغزیا بێتەوە لەکوێوە ئاوی بۆیێتەوە کوردستان یەک حوزی هەموو توانین یەک تەبەقەیان حەچەند حوزێکی جیاواز پێگێ لە ژێر زەوی لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی ترە گۆڕێ
یعنی مەرزنی ئێمە تەڕواینەکەمان بەو شێوازە بێت من زۆر جار ئەمە دووبارەکەمەوە ئەڵێم ینی ئێمە ناکرێت ڕوئیا و تێڕوانینمان بۆ ئاوی ژێرزەوی وەکو ئەوە بێ کە دەریاچەیەک و ڕووبارێکەوە بێت چونکە لەناو ئەم دەنگکۆڵانەیە بەست تەسەووریکەین و بین نەبەرچاوی خۆمان ینی بیری وامان هەیە 24 ساعات 24 کاتژمێر ناکوشێتەوە ئاوی لێ نابڕێ بەڵام لە هەمان کاتیشە بە شێوازی دەریاچە نییە لە ژێرزەویە لە بینی ئەم دەنگکۆڵانەیە هەیە ینی ئەم سامانە بەو شێوازە هەیە بۆچی ئێمە وا بکەین کە بچێتە ژێر کاریگەری مەترسی بەکارهێنانی ئێمە ینی تەڕواینەکە بۆ شێوازێ بۆیە دابشبوونی حوزەکان لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی تر ئەگۆڕێت و پێ کاتە جۆلۆجەکان بە پێی بەرزونوزمی ناوچەکان و حوزی جیاجیامان هەیە بۆ ئاوی ژێرزەوی ئێمە توانین سوود لە ئاوەربگرین لە ڕێگەکانی ترەوەکو بەڕێزت ئاماژەت پێدا بەڵام لە هەندێک ناوچەیە هەیە ڕەنگە کانیاومان نەبێ هەنێک ئاوشتیوامان نەبێ بۆیە ناچارن هاوڵاتیان بیر لێ بدەن ئایا باشترین شێواز کە بتوانن ئاوی ژێرزەویان دەست بکەوێت چۆنە و ئایا هەموو ئاوێکی ژێرزەوی ئەشێت بۆ خواردنەوە بۆ بەکارهێنان؟ بەڵێ تەبەن ئەو ناوچانەی کە با بڵێن سەرچاوی سەرزەوی تیادا کەمە ئەکرێت بیر لێ بدرێت ئێمە ناڵێن هەر بیر لێن دەرێت بەڵام گرنگترین شێوازی بەڕێوەبرنی بیرەکە یاری ناکرێت و بیرێک هەڵکەیت ئێمە لە ناوچەی چەمچەماڵ ئەو ناوچانەی کە دراسەمان کردوانی بیری ئاومانەیە 24 کاتژمێر ناکوژێنرێتەوە یعنی ئەمە مەترسێکە هەن بیری ئاوەکە لێ دراوە زۆر ئاسە ئەگەر وەکو ئامارێکش بڵم لە پارێزگای سلێمانیە زیاد لە 15,000 بیری نایاساییمان هەیە و بە نزیکەی 10,000 بیری یاساییشمان هەیە یعنی هەر ئەمە بە ڕێژەی سەریکە ئەمە 25,000 بیرەکات ئەم 25,000 بیرە یعنی کەس نازانێت بە شێوازێکی هەڕەمەکی کەس نازانێت چەند ئاویان لێ دەرەکرێت و چەند کاتژمێر لە ڕۆژەکە ئیشەکرێن چونکە نە بە شێوازی زانستی دراسەکراون و نە بە شێوازی زانستیش هەڵکان دراون چونکە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تریش هەندێک بیر لێ دراون کانیاوەکانیان وشک کردووە کارێزەکانیان تێکداوە سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی تێکەدەن لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی تر ئەگۆڕێت بەنسبەت شیاوی بۆ خواردنەوە ئەکرێت وەکو باسمان کرد پێشتر ئاوەکانی کوردستان بەعام پاکن و ئەکر ئەشێ بۆ خواردنەوە بەڵام باشتر وە بەڵێن ئاوەکان فەحز بکرێن ببرێنە تاقیەکان تا ئەوەی بە دووربین لە گەر هەندێک مەسەلەن پیسبوونی کەم هەبێت لەو پیسبوونانش پارێزین تووشی نەخۆشی نەبێت ماوەسا بابەتێک هەیە بۆ نمونە من لە شوێنێک بیرێک لێم ئاوی ژێرزەوی دەرێنم لە کۆتایە غەسلێکم هەیە بەکاری دێنم ئەم غەسلە ئاوەکە ناخورێتەوە ناچێت بۆ کاری کوشت و کاڵتا بچێتە ناو ڕێگی درەختەکان و کەمێکی ببێنێتەوە یا بچێتە هەوا دیسانەوە لە نێوچی منتۆکان و لەڵێ ئاوەڕۆکە چێتە خوارەوە ئەگەر ئەمە دوو بیر لە پاڵیەکە لێ بدرێکی کایەوەکی لێ دەربێنێ لە یەکێکی تریش ئاوەکو ئاوەڕۆ بچێتەوە ژێرزەوی ئەمە ڕێکارێکە بۆی ئاوی ژێرزەوی زۆر بە هەدەر نەدرێیان لە کۆتایە خۆم ئاوانە لە سەرزەویشن هەر ئەچنەوە خوارەوە ئایا ناچنەوە ڕێگەکەی خۆیان ناچنەوە هەمان حوز گرفتەکە لە چیە یعنی خۆم هەموو ئاوە لە سەرزەویە هەر لە کۆتای هەر ئەچێتەوە ژێرزەوی بەڵێ تەمەەن یەکێک لەو ڕێگا زانستیانە ئەوەی کە جەنابەت فەرمووت ڕێگایکی زانستی ئەمە تەمەەن ئاو بکرێتەوە ژێرزەوی بەڵام ئەمە دراسەیەکی زانستی پتەوێت چڕوپڕێوێت بۆ ئەوە هیچ دراسەیەکی زانستیمانە لەسەر بابەتە بەڕاستی لە کوردستان ناخۆی توژینەوەکان زۆر کەمن یانی لەسەر ئەو بابەتەش بە تایبەتی با بڵێم ڕێگایەکی زانستیە بە تایبەتی لەو ناوچانەی کە پێکهاتەکانی دەنگکۆڵەی بن ئەکرێت ئاو بچێتەوە ژێرزەوی و خۆی پاکاتەوە یعنی ئەمە گرنگەکەی لەوە ئەم ئاوە کاتێ بەنا ئەو دەنگکۆڵە و پێک هاتە جۆلۆجی و خاکەکە هەڕوات بەڵێ و ئەبینێکی فلتەرێکی سروشتیە بەڵام بەو شێوازە نامەسەلەن بڵێن ئێمە بیرێکمان هەیە و 50 مەتر لەولا بیرێکی تر لێ دێن تەمانەمە بەنسبەت ئەوەی کە باسکە بۆ نە پرۆژێکی گەورەکو و غەسل بێ پیشە سازی بە تایبەتی ئەو با بڵێن کارگە و شتانی کە مەوادی کیمیایی بەکارێنن ئەم ئاوانە ناکرێتانی بۆ ڕێگایانە پاچکەینەوە ئەبێت ڕێگای تری بۆ بەکاربهێنرێت و با بڵێن کارگەی بچووک دابنێت بۆ پاکردنەوەی ئاوەکەی ئەنجا چونکە بێ ئەم مادە کیمیایان هەندێکیان قورسن لە ئاوەکانە تووشی نەخۆشی دەکا و هەندێک تر جارێکی تر ئەگەڕێتەوە لە ڕێگەی فوتچینەوە زنجیری خۆراکی و سەوزەکان و ڕۆکەکانەوە ئەگاتەوە بە ئێمە لە با بڵێن لە کاریگەری درێژمەودای لەسەر خۆمان و نەوەکانمانە بێت بەڵام ڕێگا زانستیەکان زۆرن هەم بۆ پاکردنەوەی ئاوی کارگە و شارەکان و پرۆژە تایبەتەکان هەم بۆ پاکردنەوەی ئاوی پاشەڕۆی شارەکان ئاوی ئاوڕۆکان چونکە ئێمە هێشتا نەگەیشتوێنێتەوە ئاستێک کە ئاوی
بارانە و تێکەڵ بە ئاوی ئاوەڕۆ و ئاوە پیسەکان نەکەین و ئاوی بارانە و ئاوە پیسەکان کە جیامان کردو تێکەڵ بە ئاوی کارگەکانیان نەکەین. ئێمە ئێستا بینین لە ناوچەی چانجەرۆ لە پارێزگای سلێمانی کە بە چەند چناڵێک ئاوەکچێتە سەر ڕووبایی تانجەرۆ هەموو ئاوەکان تێکەڵ بە یەکترە بن. یعنی بەڕاستی زۆر جار خەفەتبارە بین بەوەی کە ئابینین ئەم ئاوی بارانە تێکەڵ بە ئاوەڕۆی شارەکە بێت تێکەڵ بە ئاوی ینی ئاوێکی بارانە وەکو ڕەحمەتێک وایە کە بەسەر ئێمە ئەبارێت تێکەڵێکین و پیسی شەکەین. خۆی ئاوەکە بە سروشتی بە شێوازێکی ئەوەی کە باسێک وەکو تەکنیکێکی سروشتی ئەچێتەوە ژێر زەوی و پاکە بێتەوە ئەوانە ئێمە زۆرجار ئەگەر بێت و ئاوەکان پیس بێلاوانەیە بە کولفێکی زۆر بکرێت پاچیکەینەوە. ئەنی ئێمە خۆشمان زۆرجار هۆکارەکە بین لە تێکدانی کەسمان هەیە یان شوێنمانێت چۆنیەتی وەرگرتنی ئاوی باران سوود لێ وەرگرتن ئێمە توانین کۆپیکەینەوە. جا من ئەو پرسیارم بۆ دروست بوو بە بەراورد بە وڵاتانی تر ینی ئەوان چۆنەتوان سوودی لێ وەربگرن. ئێمە تەکنیکەمان پێ هەیە پێڵەن وەتەر هاروێستین یاتە دروێنەی ئاوی پێڵەن بە کوردی واتە بۆ نمونە ماڵێکت هەیە خانوویەکت هەیە سەربانی ئەم ماڵە لە ڕێی بۆریەکەەوە کە ئاوەکە کۆکەیتەوە ئەم ئاو بۆ کوێ ڕات تەمان لای ئێمە ئەچێتەوە سەر ئاوەڕۆکان ئەچێتەوە سەر ئاوەڕۆکان بەڵام لە وڵاتانی تر سیستەمێکی جای بۆکرێت ئەم ئاوە تەمان حتا لە پرۆژە تایبەتەکاندا لە وڵاتانی دراوسێ وەکو باوڵم سووریا بنمونە لە هەندێک شوێنە ئەم ئاوی باراناوە تانکی ژێر زەویان بۆ کردووە خزنی ژێر زەویان بۆ کردووە کابرا بەپێی باڵم بەپی ئیمکانیاتی خۆی ئەم حوزە ئایا گەورە بێ یا بچووک بێت ئاوی بارانە و لانی کەم بەشی مانگێکی خۆی خەز نکات بۆ هاوین ئەنی ئەمە زۆر مهم ئەم درێنەی ئاوە لە زۆر وڵاتیشە ئەو سیستەمە جێبەجێەکرێت درێنی ئاو بەڵام لای خۆمان هیچ احتیمامێک بۆ بابەتە نەدراوە کە درێنەی ئاو بکرێت لە ڕێگەی سەربانەکانەوە و لە ڕێگەی شەقامەکانەوە و ئەم ئاوانە جیاب کرێنەوە بۆ ئەوی کە بتوانین بە ئاسانی پاکردنەوەیان بۆ کاتە پێویستە حکوومەت لێرە چ هەنگاوە بنێ و ئایا تەنها ئەرکی حکوومەتەکە سوود لەم ئاوە بگرێتەوە چونکە دەبینین لە زۆر وڵاتان ئەو ئاوی کە بەکار هێنرێ دواتر دەکرێتەوە بە ئاوێکی پاک و بۆ نمونە بۆ باخ بەکاری دێنن بۆ جۆرێک لە ڕۆک بەکاری دێن و سوودی لێ ئەبینرێتەوە بەڵام ئەمە لای خۆمان هەر نییە. خۆی خاوەنددارێتێکە زۆر مهمە یعنی خاوەنددارێتەکە تەنها لایانی پەیوەندیدار و حکومەت نیە ئەمە تاوانەکە بخینە سەر ئەوان هەمومان خاوەنی سامانی ئاوی ژێرزەوی و سەرزەوین پیسبوونی ئاوی سەرزەوی بێ یا ژێرزەوی بێ هەر یەکێک لە سەرچاو ئاوەکان بێ وەکەوایە خۆمان ژەهراوی کردبێ وەکەوایە نەوەکانی داهاتوومان ژەهراوی کردبێ ئەبێ هەمومان بەیەکەوە هاوکار بین. یعنی ئەکرێت حکومەت لە ڕێگەی یاسا و لە ڕێگەی بڵێن کارژێڕی و داراییەوە ڕۆڵی زیاتری هەبێت یعنی بەڕاستی ئەوان ڕۆڵیان لاوازە لەو بابەتەیە چونکە دراسە نەکراوە خۆی تا ساڵی 1970کانی سەدەی ڕابردوو با بڵێن شتێک نەبوو بە ناوی بەڕێوەبرنی ئاو لە هەموو جیهاندا وردەوردە کە کاریگەری کەش و هەوا دەرکەوت ئەنجە هاتنە سەر بەڕێوەبرنی ئاو ئێمە هێشتا نەگەیشتوینەتە سەر ئەو لە ساڵی 1970 بیل لەو بابەتە کراوەتەوە ئێمە هێشتا لە 2022 بیری لێ ناکەین لەگەر بیریشمان لێ کرد بێتەوە لەوانێت دایان وەرکشۆپ لەلایەنە پەیوەندیدارەکان لە شوێنی جیاجار ڕێکخراوەکان بەسرا ئەبەز ئایا دەرەنجامەکەی چییە دەرەنجامەکەیەوەیە لانی کەم هەنگاوێک بنی هەنگاوێکی کورتمەودا و هەنگاوێکی درێژمەودا بنێ زانیاریەکم بیستۆ من بەڕاستی نازانم ینی ئەمە لە ڕووی زانستیەوە پێم خۆشە پشیکردنەوەیەکی بەڕێزی لەسەر هەبێ دەڵێن ئەو بارانەی ئێستا دەبارەیە ڕەنگە بۆ ساڵی ئەم ساڵ ڕاستەوخۆ سوودی لێوەرنی بۆ 2 ساڵی داهاتوو یاخود ئەو ڕێژە ئاوەی کە ئێستا هەمانە هی 2 ساڵی ڕابردوو بووە کە ئێستا ئەمە سوودی لێوەری مجا لە شێر زەوی بێ یاخود کانیاوەکان بێ ئەمە تا چەندێک مەسەلەن ئێمە توانین پێشبینی بکەین لەسەر بابەتی وشکە ساڵی یاخود لەسەر ئەوەی هیچ دەست بە ئاوە بگرین ینی قەدری بزانین کە ئەمە ئەم ساڵم لە نەباری و ڕەنگە ساڵی داهاتوو کەمتر بێ ڕەنگ پێچەوانەکەی ئەم بابەتە زۆر گرنگە مەسەلەی بڵێن ئاوی ژێرزەوی ئایا پەیوەندی بەم ساڵەوە هەیە بە ساڵی ڕابردووە هەیە دەوان وشکبوونی بیرەکان با لەوە دەست پێ بکەین وشکبوونی بیرەکان کە لەم هاوینایە وشی کرد و من هەمیشە دووبارەیەکەمەوە ئەڵێم پەیوەندی بە ڕاستەوە خۆی بە بارانی ساڵی ڕابردووە نەبوو کە زستانی ڕابردوو بڵێن باران کەمباریەوە پەیوەندی بە 10 ساڵی پێشووتر هەبووە کە ئەم هەموو ژمارە بیرە و بەکارهێنانە زیای کردووە بەبێ ئەوەی دراسە بکرێت بزانین ئێمە چەند باران لەسەر شاری سلێمانیە بارێت
ئەم بارانە ئەکاتە چەند وەکو قەبارە حسابی بۆ بکەین و چەندی ئەچێتەوە ژێرزەوی و چەندی ئەچێتەوە سەر ڕووبار و دەریاچەکان یعنی دراسەیەک نییە ئەمە هاوکێشەیەکە ئێمە ئەم هاوکێشان ئەگەر هەموو پارامتەرەکانی ینی هەموو یەکەکانی بڵێن چەند بارانمان بۆیە لە باران وەکو باران و لە بەفر و لە سەرچاوەکانی تر و هەروەها لە بەرامبەریا چەند بەکارێنێت هاوڵاتیان کارکەکان پرۆژەکان و لە هەمان کاتیشە چەندە چێتەوە ژێرزەوی ینی ئێمە گەر ئەم هاوکێشەیە باڵانسێک نەکەین و نەیدۆزینەوە بتوانین کە چەند ئاومان بۆیێت لەوە زیاتر بەکار نهێنین هەمیشە تووشی گرفتی ئاوە بین ئەوەی ڕابردوش مەسەلەن بیرەکان ئەوەی چەک لەو گرفتانی کە لە درێژمەوداشە بۆنە لە 10 ساڵا ڕۆدا لە 15 ساڵا ڕۆدات بۆ شێوازەیە بەڵام ئەکرێت مەسەلەن بڵێن هەندێک لە بارانەکە لەوانەیە ڕاستە خۆم ساڵ سوودی لێوەرگرین و هەندێکشی لەوانەیە 2 ساڵی تر و 3 ساڵی تر و 4 ساڵی تر ئەگەر هاتوو بەکارهێنانی ئاوی ژێرزەویمان کەم کردەوە بۆ شێوازە ئەتوانین لە ساڵانی ئایندەیە بەکاری بهێنین کاتە لە ڕووی زانستیەوە کاتێک نییە تا ئەم ئاوە کۆب بێتەوە یاخود تەنها دەکەوێتە سەر ناوچەکان واتە لەواچە لە ناوچەیەکدا بە چەند ساڵێکی کەم ئاوێکی زۆر کۆبێتەوە لە ژێرزەمیە پەیوەندی بە ڕێژەی دابارینەکەەوە هەیە و ڕێژی بەکارهێنانەکە ئەگەر ڕێژی دابارینمان زۆر و بەکارێنانمان کەم بوو ئاوەکە خەزنەکەی زیاکات ئاستی ئاو لە ژێر زەویە بەرزە بێتەوە لەوانەیە لە 5 ساڵی داهاتوو تو ئەوە بەکارێنیت ئاوی ئەم ساڵ بێت بەکارێن لە ژێر زەویە چونکە ناڵ وەکو سیستەمێکی سلف پیوریفیکیشن خۆی دایمەن ئاوەکە خۆی پاککاتەوە و بەهۆی دەنکۆڵ و پارتیکڵەکانەوە ئەتوانین لە ساڵانی داهاتوە سوودی لێگرێت بەڵام ئەوەی کە بینیمان ئێمە ئاوی ژێرزەوی لە تقریبان لە 5 بۆ 25 مەتر لەم ساڵی هاوینە ڕابردووە کە دابەزی ئەمە ئەم ساڵ با بڵێن فرێ ئەوە ناکەوێت هەمووی پڕکاتەوە لە هەندێک شوێنیشە ئەگەر پڕیشی کاتەوە لە هاوینە زووتر دابەزە چونکە ئێمە خەزانەکان بە پێی قەبارەی گەورەی و بچووکیان هەمان خەزنەکەی درەنگتر پڕەبێتەوە و هەمانە بە ئاسانتر خەزانەکان پڕبێتەوە چونکە بینی هەندێکانیامان هەیە وەرزیێت تەنها لە بەهارە بۆچی لەبەری خەزنەکەی کەمە و ئاستی ئەو لەو شوێنەیە کە بەرزە بێتەوە بە زوویی دابەزێتەوە چونکە لەوانەیە لە خوارتر بیرمان هەبێت لەو ناوچانەیە بەکاری بهێن زۆر باشە مامۆستا بەشێکی تر لە ئاوی ژێرزەوی لە وڵاتان لەبەرەوەی دەریایان لە نزیکەوە تا ئەو دەریا و زەریا گەورانیان لەنگە لە کەنارەکانیا بە چەند کیلۆمەترێک زۆر جار کە بیر لێ دەدرێ ئاوی ژێرزەوی دەدێنرێت سوێر بێ یاخود لەبەر کاریگەری ڕووبارەکە بەردەوام ئاوی ژێرزەوی گونجاوی هەرچەمە ڕەنگە بە کەڵکی خواردنەوە یا پێویستی بە فیلتەرکردنەمانەوێ لە کوردستان ئاوی ژێرزەوی ئەمە بە هیچ شێوەیەک ڕەبتی بە دەریا و زەریاکانەوە نیەواتە پەیوەندیدارین بەوانەوە حەوزی داخراون حەوزەکان چۆنین یانی ئەو ئاوی لە ژێرزەوی هەیە و تاکە سەرچاویان هەر بارانە و بەفرەکەی باڵێن کە ئەبارێت یان ڕێگیان لەگەڵ حەوزەکانی تری با بڵێن تەڵەقەکانی تری دەوریان هەیە پرسیارێکی زۆر جوانە چونکە ئێمەش ڕۆژانەی بیستین کە لەوانەیە بڵێ پەیوەندی بە دەریاوە هەیە و ئەمە سەرچاوەکەی لە تورکیا بۆ ئاوی ژێرزەوی و لە وڵاتانی دوورەوەیەتەوەوانە بەڕاستی ئاوی ژێرزەوی سیستەمێکی زۆر داخرا و کۆمپلکسە با بڵێن ئالۆزە یعنی ناکرێت بڵێن لە تورکیا و ئاوی ژێرزەوی ڕاستە خۆیت بۆ ئێرە پێک هاتە جۆلۆجیەکان شکاویتیایە چەمانەوەیتیایە بەرز و نزمیتیایە ینی وەکو ڕووبارەکان نێگە دیقەتی ڕووبارێک بدەی ڕووبارێک شوێنی خۆی ئەکاتەوە ئەڕوات لە سەرزەی بەڵام ئاوی ژێرزەوی بۆ شێوازەنی وەکو ڕووبارێک بڕوات و چەناڵێک بۆ خۆی دروستکات و لە تورکیاوە یاخود لە بەحرەوە بگات بۆ ئێمە بۆیە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر بە پێی بەرزونزمی ناوچەکە تەبەقەکانی ژێرزەویش بەرزونزمیان هەیە و پێکاتە جۆلۆجیەکە وەشکاوەکە حەوزەکان داخراون مەڵ ئەکرێ حەوزەکە گەورە بێت یعنی جاری وایە چەندین کیلۆمەتر حەوزێکی گەورەمان هەیە و خەزنی ئاویتیا لە ژێرزەویە بەڵام ناکرێت بڵێن بە 100 کیلۆمەتر لە دوورەوە ئاوی بۆیێتەوە ئەکرێت مەسەلەن بڵێن خەزن با بڵێن تەغزیەکردنەوەی چوونی ئاوی باراناو بۆ ئاوی ژێرزەوی منە لە شاخی ئەزمر ئەڕوات و تەسیری لەسەر مەسەلەن ناوچەکانی عربەت و ئەم دەشتی خوارەوە هەیە بە هۆشتێکی زۆر زۆر ئاسایە یاخود لە شاخی پیرەمەگرون بارانە بارێت بە بڵێن بەدیوی مێرگەپانە ئەمانۆکو نمونە باسێکم سوودی هەیە و بەدیوی دەشتی پیرەمەگرونیشا سوودی هەیە بەڵام ناکرێن لە شاخی پیرەمەگرون باران بارێ ئێمە بڵێن لە ناوچەی کەرکووک تاسیری لەسەر بیرەکانمان کرد و ڕاستەوخۆ یعنی سیستەمێکی ئاڵۆزە و سیستەمێکی داخراوە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تریش گۆڕانکاری بەسەرایەت
زۆر باشە مامۆساگیان کاتمان هیچ نەماگە شتێک و کودوا پێیان خۆت پامێک بۆ هاوڵاتیان لایەنە پەیوەنددارەکان وشاریەک بۆ ئەوانەی ئاوی ژێرزەوی بەکاردێنن سپاس دەکەین. مناڵم ئێستا هەمومان دڵخۆشین بەوەی کە ئاوی ژێرزەوی سەرزەویمان ئاوی سازگارە و سەرچاوەیەکی باشمان هەیە لە ڕووی سامانی ئاوە و ئەتوانین بەکاری بهێنین. بەڵام لە هەمان کاتیشە دڵخۆش نین بەوەی کە لایەنە پەیوەنددارەکان ئەرکیان بە شێوازێکی لاوازانە بەڕێوە ئابەن لە بەڕێوەبردننی ئاوە و هاوڵاتیانیش خۆیان بە خاوەنددارەتی ئاو نازان کە تەسیر لەسەر کاریگەری لەسەر خۆمان و نەوەکانیشمانەکە لە داهاتوودا کە ئەکرێت مەسەلەن بە کەمکردنەوەی 130 بەکارهێنانی بوتڵی ئاو لەسەر زەوی ئێمە ڕێژی ئاو دابینکەین بۆ 2.1 بلیۆن کە ئەکاتە 2 ملیار و 100 ملیۆن کەس کە لە ئێستا لە جیهانا 2 ملیار و 100 ملیۆن کەس ڕێژەی ئاوی خواردنەوەی سازگار ناتوان بەدەست بخەن. بۆیە ئێمە ئەبێ دڵخۆش بین بۆی کە ئاوە سازگارەکەمان هەیە و دەست بەو ئاوە بگرین کە نەگەینە ئەوەی کە ئەو 2 ملیار و 100 ملیۆنە ببێ خۆشمان ببین بەشێک لەو ڕێژێ و ڕێژەکە زیاد بکات. زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان مامۆستا سەرخێڵ هاوڕێ مامۆستای زانکۆ و پسپۆڕی ئاوی ژێرزەوی. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ بینەرانی عەزیز دەچینە لای هاوکارمان ئیدریس لەوێ کۆمەڵێک زانیاریمان بۆ گوازێتەوە لەسەر گرتبوونەوەی بەشێک لە دانیشتوانی هێشتی حەسارۆک لە شاری هەولێر. سڵاتان لەبێتەوەم کاتتان باش خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک ئەمڕۆ بۆ جارێکی تر لە بەردەم ئەنجومەنی وەزیران